دیارە ئەو هێرشەی کە لەلایەن سوپای پاسدارانەوە کرا سەر هەولێر کاردانەوەی چ لە ناو خۆ چ لە دەرەوە زۆری لێکەوتۆتەوە جگەلەوەش کە ڕەوەندی کوردی لە هەر وڵاتێکی جیهان هەبن سبەی خۆپیشاندان سازەکەن مەبەستمانە لە 15 وڵاتان سازکەن لە وڵاتین ئەوروپای هەروەها ئەمریکا و کانادا بەهەمانشێوە مەبەستمانە گفتوگۆی زیاتر بکەین لەبارەی کاردانەوەی هێرشەکەی سەر هەولێر میوانمان دەبێت و پامنێریشمان دەبێت زانیاری زیاتر وەردەگرین بەڕێز کاوە هەنگەری بەرپرسی تۆڕی نەدای زاگرۆز و شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت وها دکتۆر ئیسماعیل کامیل سەرۆکی کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە بڕۆکسل و لە ئەمریکاوە لەگەڵمان دەبن و هەروەها لە لەندەن پامنێری کوردستان 24 دلۆڤان عیمادەدین ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت دلۆڤان ئەگەر سەرەتا تۆ پێم بڵێ سبەی کێن ئەوانەی کە لە بەریتانیا بەشداری دەکەن لەم خۆپیشاندانە ئەم کاتەی ئێوە و بینەرانیش باش دوای هێرشەکانی سوپای پاسدارانی ئێران بۆ سەر شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانی سیڤیلی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەولێر و شەهیدبوونی 4 هاوڵاتی کورد و برینداربوونی 6 هاوڵاتی دیکەش وا بڕیارە سبەی ڕەوەندی کوردی لە بەریتانیا کاتژمێر 12 نیوەڕۆ کە دەکاتە کاتژمێر 3 بە کاتی هەولێر تاوەکو کاتژمێر 3 واتە تاوەکو کاتژمێر 6 بە کاتی هەولێر خۆپیشاندانێک بکات ئەم خۆپیشاندانە وا بڕیارە لە بەردەم باڵیۆزخانەی ئێران لە لەندەن بەڕێوە بچێت کە دەکەوێتە باشووری ڕۆژاوای شاری لەندەن و ئەدرسەکە SW71PT کە خەڵکی ئەوانەی کە لە لەندەن و لە بەریتانیان وا بڕیارە بە شوەیەکی بەرفراوان سبەی بەشداری بکەن بە جۆرەی ئەو گفتوگۆیەی کا من لەگەڵ ڕێکخەرانی ئەو خۆپیشاندانە کردم سنوور وا بڕیارە ینی خەڵکی هەموو پارچەکانی کوردستان لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە باکوور لە باشوور بە شوەیەکی بەرفراوان بەشداری لەو خۆپیشاندانە بکەن و تێیدا ئیدانەی هێرشە موشکیەکانی ئێران بۆ سەر خەڵکی سڤیل و ئەو شوێنانەی کە خەڵکی سڤیلی هەولێری تێدا بووە کە بە هۆیەوە وەک ئاماژە پێگەر 4 هاوڵاتی بوونە یعنی شەهید بوون و هەروەها چەندین هاوڵاتی دیکەش بریندار بوون و دیارە کوردستانیان دەیانەوێت دروشمی خۆیان هەیە و لە بەردەم باڵیۆزخانەی ئێران دەیانەوێت بە شوەیەکی ڕاستەوخۆ ئیدانەی ئەو هێرشانە بکەن و داوای ڕاگررتنی ئەو هێرشانە بکەن بۆ سەر شاری هەولێر و هەرێمی کوردستان جیاوازی ئەم خۆپیشاندانە ئەوە دەبێت کە نەک تەنها حزب و لایەنێک بەشداری تێدا دەکات و ئەمانە ینی بە جۆرەی ڕێکخەرانی خۆپیشاندانەکە وا بڕیارە ئەو خەڵکی کە تێدا بەشداری دەکات دوور لە هیچ دروشمێکی حزبی وەکو کوردستانیان هەمویان بەشداری تێدا بکەن ئەمە جگە لەوەی سنوور وا بڕیارە ئەو هەندێک ڕێکخراو لێرە هەن کە دۆستی کوردن ئەوانی شوا بڕیارە بە شێوەیەکی بەرفراوان بەشداری لەو خۆپیشاندانە نەدا بکەن خۆپیشاندانەکە ڕاستە لە شاری لەندەن بەرەوە دەچێت بەڵام وا بڕیارە کوردانی تاراوگا با بڵێن لە بەریتانیا لە شارەکانی دیکەوەش بێنە لەندەن و بەشداری لەو خۆپیشاندانە بکەن چونکە بەیانی ڕۆژی شەمەیە بەو پێی کا لێرە با بڵێن پشووە ڕۆژی شەمەیە و چاوەڕێ دەکرێت خەڵکێکی زۆر بەشداری تێدا بکات ئێمە وەکو کوردستان 24 ئینشەڵا ئەگەر خوا تەمەن بدات لەوێن دەرێ خۆپیشاندانەکە ڕووماڵ دەکەین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر شاشە کوردستان 24 دەیگوازینەوە بێگومان ئەم بچن سوێدێ ساڵە کەک ئیسماعیل سلااو و ڕێز بۆتە کەک ئیسماعیل وەکی سەرۆکی کۆنفەدەراسیۆنا ڕەڤەندا کوردستانی دووخواستم شتە بپرسم یانی لە 15 وڵاتە هەونێ بکن بڕێخستن بوونەکەی گەلک بەرفەرەش ji بۆ wê pêwîst e gelo arman cawa ji li darxistina van xwepêşandanan li 15 welatên Ewropa, Amerîka û Kanada çi dibe ji te werbigirin fermo kek İsmail. زۆر سپاس بۆ گوهداریە ئەوە و گوهدارێن کوردستان 24 ئێمە وەکو کۆنفیدراسیۆنا ڕەڤەندا کوردستانی ئێمە بریاردا کە لە هەموو پایتەختێ وڵاتێن ڕۆژئاوا و لە ئەمریکا و هەموو وڵاتی دیترجی ئەم خۆپیشاندانە بکەن یەک شێ ئەوە یەک رێزیە کوردستانیان لە دیاسپۆرا بدەن خۆیانی کردن گەرەک ئێمە دوور بن شناکۆکیە دوور بن حیزبایەتی دەستی خۆ بدن هەردوو کە ێریشتێ سەرپەرچاکی کوردستان پێویستە ئێمە هەموو دەست بەدەست
لە دژی وێ ڕاوەستێت. ئیرانەوە جارایەکی نییە کە هێریشی هەرێما کوردستان بکە، هێریشی پێشمەرگی ڕۆژهەڵاتی کوردستان، خەڵکی سیڤیلی ڕۆژهەڵاتی کوردستان کە کوردستانە باشوور دمێنن، ئەوە بساڵان ئەو کارەکریە خەڵکی ئەدام دکە، زیندانیان ڕۆژانە هەیە، بسەدان زیندانی بحەزاران خەڵکاتن نەکوشتن. بڕێیەکێژی بڕاستی ئێمە ئەو بریارمەندا بە هەفکاری لەگەل هەموو کوردستانیانێ جیهانێ کەم کاردن بکەن. 3-4 ملیۆن کورد لە دەربە هەیە، یعنی توکاری بێژە پەرچێ پێنجەمە کوردستانێ و پێویستە ئەم وێ هێزێ بکار بینن لە دژی دژمنانی کورد. دەستخۆش با لەگەڵ بەڕێزکاوە هەنگەریش قسە بکەین. ئێوەش سبەی بڕیارەکە لە برۆکسل وەکو ڕەوەندی کوردی کۆ ببنەوە دەتانەوێت لە خۆپیشاندانەکەتاندا وەکو ڕەوەندی کوردی چ پەیامێک بە جیهان بگەێنن؟ وێرای سڵاو و ماندوونەبوونی لە خۆتان و هاوکارانتان و هەروەها میوانی بەرنامە کاک ئیسماعیل و جۆگران و بیسەران، ئیزن دەخوازم لە ڕێگای کاناڵەکەتانەوە سەرخۆشی لە بنەماڵەی شەهید پێشڕە و دزەیی و هەروەها کوردستان و هەموو ئەو کەسانە بکەم لە چوار پارچەی کوردستان و هەر کوردێک لە هەر جێگایەکی جیهان کە خەم دەخوا بۆ ئەمڕۆکەی کوردستان. ئێمەش وەکو کورد لە تاراوگا لە هەندەران زۆر بە پەرۆشین و دۆخی کە ئێستاکە بۆ ئاسایش و ئەمنیەتی کوردستان هاتووتە پێشەوە و کوردستانی باشووری وەکو ئەزمونێک وەکو بەشێک لە تەنیا بەش لە کوردستان کە بە ستاتوسێکی سیاسی و نێودەوڵەتی گەیشتەوە تەبعاً هێرشکردن بۆ سەر کوردستان، هێرشکردن بۆ سەر کیانی سیاسی کورد. لەسەر هەر ئەساسا کوردانی دڵسۆز و خەمخۆر بە باوەڕی من پێویستە سبەینێ لەو خۆپێشاندانە بەشدار بن و ئێمەش لە بروکسل وەکو پێتەختی یەکێتی ئەوروپا و هەروەها سەفارەتی کوماری ئیسلامی کە لە وڵاتانە کۆ دەبینەوە و دەنگی ناڕەزایەتی خۆمان هاوڕێ لەگەڵ کوردەکان و کەسانەی دیکە کە پەیوەست بەرامبەر بە نوێنەرایەتی کۆماری ئیسلامی لە بروکسل دەردەبڕین. طبعا ئێمە دەمان هەوێ لەو خۆپێشاندانە باس لەوە بکەین کە ئەسڵی مەسئلەکەش ئەو وێنەیە کە لە پشتسەری هەر یعنی کوردستانێک کە پێشکەوتووە، کوردستانێک کە ئاوەدانی بەخۆیەوە دیوە، کوردستانێک کە گەشە دەستێنێ و کەسانێک هەن کە لە گەشە سەندن و بەرەو پێشبردننی کوردستاندا دخالەتیان هەیە. ئەم گەشە سەندن و بەرەو پێشچوونە تەنیا مەترسیەکە کە ئەمڕۆ دوژمنانی کورد و دوژمنانی ئەوەی ئێران کە بەرامبەر کوردستانی کرد کە بەرامبەر هەولێری کرد کە تێیدا منداڵێکی تەنیا تەمەن 11 مانگ شەهید دەبێ ناویێنێن چی؟ ئەمە تەنیا کوشتنی مرۆڤایەتیە، ئەمە پێشێلکردنی کەرامەتی مرۆڤە، نە هەرئی مرۆڤی کورد، نە تەنیا منداڵی کورد و نە تەنیا منداڵی پێشڕە و دزەیی، بەڵکو ئەمە پێشێلکردنی کەرامەتی هەموو مرۆڤایەتیە، تەجاوزە بە کەرامەتی مرۆڤ، بە کەرامەتی بە حەیاتی هەموو مرۆڤێک. چون کاتێک کەسێک کەسایەتێکی حقوقی وەکو دەوڵەتێک بە نێوی کۆماری ئیسلامی نایە یاسا و پرەنسیپە نێودەوڵەتیەکان بپارێزێ، ئەوە لە حاڵەتێکدا کۆماری ئیسلامی بۆ خۆی ئەندامی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە و لە چارتێری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکاندا لە بەندی 4 ئارتیکلی 2دا بەڕوونی باز لەوە دەکات کە دەبێ هەموو ئەندامانی ئەم ڕێکخراوەیە واتە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان دەبێ سەروەری و سنوورەکانی یەکتر ڕێزی لێ بگرن و نابێت تەجاوز بکەن بە سنووری یەکتر. لە ڕاستیدا ئەو موشەکانی کە کۆماری ئیسلامی حواڵەی باشووری کوردستان یا بڵێن لە چوارچێوەی عێراقدا جغرافیای سیاسی عێراقدا وەکو وڵاتێکی جیران یا پاکستانی دەکا، دقیقاً پێشێلکردنی ئەو مادەیە لە چارتێری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان کە بۆ خۆی ژێری ئیمزا کردووە. ئەمە یعنی وڵاتێکە کە پابەند نییە بە پرەنسیپە نێونەتەوەیەکان. ئەمە میوانی پێشتریشتان باسی کرد کە ئەمە کەسێکە کەسایەتیەکە وڵاتێکە کە پابەند نییە بە ئوسلوبی جیرانێتی و دراوسێتیش کەوابوو من پێم وابێ سبەینێ جێی خۆیەتی کورد
و نەتەنیا کورد بەڵکو هەموو ئەو کەسانەی کە دژی وەها هێرشێکن دەتوانن ئێرانی بن، دەتوانن غێری کورد بن، دەتوانن تەنانەت شارۆمەندانی ئەو وڵاتانە بن کە لەوێ لێ دەژین بە بانگیان بکەن، بەشداریان بدەن بۆی کە ئێمە بتوانین شەپۆلێکی جیهانی بەدژ ئەم تەجاوزە و ئەم جنایەتە وەڕێبخەین و نیشان بدەین. بله کەک اسماعیل هەروەها من خۆستە شتە بپرسم، یانێ دووخەزمەوە کە ئاگاهداریژی بدەم کەک پێشرە و شەهید پێشرە و کوڕێوی مەزن ڕۆژ بخوا وڵاتیین سوێدێنەژی یانێ لە سوێدێ پەیوەندیاوە لەگەل سوێدێژی چێبوویە کو بەشداریە یعنی سوێدیان ڕێخستنین سوێدیژی دێ خۆ پێشاندانە ستۆکهۆلمێدا هەبن؟ پەیوەندی ئێمە هەردەم لەگەل سیاسیین سوێدی بوونە، لەگەل پارتیین سیاسی سوێدی بوونە، داخوازی پەرلەمانە سوێدی هاتیە کردن کە زوونێکی چێکن زوونە پاراستنێ کە ئیتر قەدەغە بە نابێ ئیران بە ئەرەزووی خوا هەر وەختێک بخوازە هێریشی هەرێما کوردستان بکە. ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئێمە لە هەموو جیهان ئەو دۆزە بکەن. ئیران وەکو دەوڵەتەکە کە هەر پشتگرتی لە تێروریسمێ دیکە، یعنی ئێمە بەخۆ دەبینن لە ڕۆژاوای کوردستانژی ئیران پشتگرتی لە رژیمە سووریا دیکە لە دژی کورد و داخوازی کورد و ئەوانە لە هەموو جیگایەک ئیران پشتگرتی لە تێروریسمێ دیکە. بۆ یەشی بڕاستی زۆر گرنگە ئێمە بتوانە بن ئەو خەڵکانی دانوستاندن دکەن، ئەو کوردستانیان ئێمە کۆم ببن ئیتر کۆنکرێت داوا بکەن. بەسە نابێ هێریش بێ سەر هەرێما کوردستان، نابێ هێریش بێ سەر ملەتی کورد، مافی کورد ڕەوایە و داوا دکن کە ئەو وڵاتی ئۆروپی اعتراف بکەن کە حەقی کورد هەیە بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردستانی سەربەخۆ. ئێمە هەر بەردەوام من لە دانوستاندن لەگەل وەزارەتی دەربەی وڵاتان تا ئێستا بەدەهان پەیام مەدەرخستیە داوامان کردووە بەو شێوە، بەڵام مەجاری یەکەمە کە کوردستانیان بکارە بن کۆم ببن بە شێوەیەکی فراوانە. منیشمە بەستانی پرسیاری ئەوەت لێ بکەم دکتۆر، ینی ئەم ڕووداوە چ کۆدەنگی و هەڵوێستێکیان لەنێو وڵاتانی ئەوروپا دروست کردووە؟ وڵاتانی ئەوروپا هەموو دزانن ئیران وەکو دەوڵەتێکی ئانتی دیموکراتی تێ حسابکردن، ئیران وەکو دەوڵەتێکی پشتگەر لە تەروریسم هاتیە حسابکردن و قبولی ئەو شتا دکن، بەڵام داخوازی ئێمە کە ئیتر بەسە، ینی پێویستە هەموو دەوڵەتی دیموکراتی کە لە ینی خەبات دکن بۆ دیموکراسی بۆ هەموو وڵاتانەوەنا پشتگرتی مافی ڕەوای ملەتی کورد بکەن. ئیتر کورد پێویستی بە دەوڵەتێکی سەربەخوا هەیە، مافی چارەنووسی ملەتی کوردە ئەوە لە ڕێفەرەندۆمی ئاشکرا بوو کە ملەتی کورد خوازە سەربەخوا بە. ئەو شتانە تەئسیرێکی زۆر ئیجابی هاتووە پاش ئەوەی کە ئیران بتایبەتی هێریشی هەموو ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکە، ئەوە لە سووریایە، ئەوە لە لبنانە، ئەوە لە یەمەنە، ئەوە لە عێراقی چەرکەتیە دەستی ئەوان. داخوازێکی دیترژی ئێمە هەیە لە حکوومەتی فیدرالی عێراق کە ئەوە وەزیفەتی حکوومەتی فیدرالی عێراقە پاراستنی سنووری وڵاتەکەی خوا بە پێی ئەو هەموو یاسایی کە هەیە لە دەستوری حکوومەتی فیدرال. بله گەیکاوە من خۆسە شتە بپرسم، یانێ نەها بروکسل پایتەختایەکی تیا ئەوروپا و ئەف خۆ پێشاندانێن و سبە دەبن زێدە بار یێوێ لە وڵاتێن یەکیتیا ئەوروپا دەبن. لگۆرا باهوێریە تا کارگەریاوێ لە ئۆپینیۆنا بەلچیکایە و هەروەها یەکیتیا ئەوروپایژی دەرڤژی چ دەبە، یعنی تەسیراوی ڕایا گشتی چ دەبە؟ فەرمونکە بکەوە. بە باوەڕی من دیارە دوو ڕەهەند هەیە، یەکیان ڕای گشتی ئەوەی پێ دەڵێن پابلیک ئۆپینی، یەکیشان دەستگای سیاسی و سیاست مەدارەکان و سەرۆکوەزیرەکان و سەرۆک کۆمارەکان و پارلەمانەکانە. ئێمە دەبێت لەسەر هەردوو ڕەهەند بە شێوەی خۆی دەبێت کار بکەین. دوو ڕۆژ پێش 17 ژانویە کە کۆبوونەوەیەک لە پارلەمانی ئوروپا بووە، دکتۆر دلاوەر ئاژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئوروپادا لەگەڵ شاندەیەکی عێراقی لەگەڵ کۆمەڵێک لە پارلەمانتارانی یەکێتی ئوروپا کۆبوونەوەیان بوو بەنسبەت ئەو مەسەلانە قسەیان کردووە. مەمە بۆ خۆمان لە تۆڕی نەدای زاگرۆز نامەمان ناردووە بۆ سەرۆکی پارلەمانی فدرالی بلژیک، بۆ هەندێک لە سەناتۆڕەکان، بۆ دەفتەری سەرۆکوەزیر
وەزیران ینی ئەو ئاگادارکردنەوەمان کردووە ینی لە ئاستی سیاسیدا لە ئاستی سیاسەتمەداراندا ئاگاداری کراوە بەڵام بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەوە بخینە یا هەوڵ بدەین یارمەتی بدەین کە بێتە باری پراکتیک و ئیجراییەوە زۆرتر دەبێت لە ڕووی پارلەمانەکانەوە هەوڵ بدەین هەم پارلەمانی ئوروپا و هەم پارلەمانی وڵاتەکان کە بگا بە ئاستی یاسادانان بگا بە ئاستی بڕیارنامە و بڕیاردان کە دەستگای ئیجرایی کە دەبێتە کابینەی وەزیران دەبێتە سەرۆک وەزیر یا سەرۆک کۆماریش بتوانێت ئەوە بەڕێوە بە ئێمە ئەو دەبێت لەو بە شێوەیەکی حرفەیی لەو زمینەیەدا کار بکەین لە حاڵەتی دووەمیش بیرۆڕای گشتیە بیرۆڕای گشتی من پێم وابێ ئەو کارەساتە ڕنگدانەوەیەکی باشی هەبووە و توانیوەیەتی شوێندانەر بێ لەسەر بیرۆڕای گشتی ئوروپاییەکان یا بباوەڕی من کۆمەلگای پێشکەوتوی ئەمڕۆ ئەمریکا و کانەدا و ئەوانەش کەوابوو ئێمە دەتوانین بە وێکخستنی ئەم دوو لایەنە بتوانین شوێندانارێکی باشمان هەبێ بە نیسبەت پرسەکەمان و ئەو کارەساتە هەبووە و ئێستاکە ئەلبەتە بەداخەوەین کە ئەو کارەساتە ڕوویداوە بەڵام دەوێت بڵین بەخۆشیە و ئێستاکە کۆماری ئیسلامی گەیشتۆتە ئاستێک لە بیرۆڕای گشتی جیهانیدا بە نزمترین ئاستی خۆی کەوابوو دەرفەتێکی لەبارە بۆ کورد بۆ دەستگای دیپلۆماسی کورد لە دەرەوەی وڵات کە زیاتر لەو دەرفەتە کاڵ وەرگرێ بۆی کە بتوانێت فشارێکی زیاتر زەختێکی زیاتر بخرێتە سەر کۆماری ئیسلامی لەلایەن دەوڵەتان بە تایبەت یەکێتی ئوروپا و ئەمریکا و ئەو جلهێزانەوە کە بە نیسبەت ئەم جینایەتە بەکردەوە شتێک لە خۆیان نیشان بدەن. بەڵێ سنوور ئەم تێنە داویێ سپاسیان میوانەیان خۆ بکەن ji Uppsala Swêdê Serokê Konfederasyona Revenda Kurdistanî mêvanê me bû her wiha ji Brükselê jî kawa hengerî ku li gel me bû spas bû.